بارەی خۆمە حەقی خۆمانە بەس ئەوەنەی ئەمانوێ پارەکەش موجودە بەس سەرفی ناکەن. ئەمڕۆ سەر پەرشتیارانی پەروەردەی کەرکووک کۆبووینەتەوە بەرامبەر بینای پەروەردەی کەرکووک بۆ داواکردنی مافەکانی سەرپەرشتیانی پەروەردەیی بۆ کری گواستنەوە کە سرف نەکراوە لە ساڵی 2014ەوە. ئێستا وزاری مالیە مەبلغی پارەی ناردووە بەناو کری مشرفین تەربەوین بۆ سەرپەرشتیانانی پەروەردەیی، بەڵام پەروەردەی کەرکووک بە بیانەی جیاواز سەرفی ناکا بۆمان، هەرچەندی ئێمە لەو وزاری تەربیە و کتاب شمێنە هێنا بۆ سەرفکردنی، بەڵام ئەوێ بیگوازێتەوە بۆ بەشەکانی تر. ئەمەش مافی خۆمانە. ئێمە ئەمڕۆ وەکو سەرپەرشتیارانی پەروەردەی گردۆ بووینە لە بەرامبەر بینای تەربیە بۆ داواکردنی مافەکانمان. و هەستا حالیە لە ڕۆژی سیویەکی دوانزەوە زیاتر لە ملیارێک و 300 ملیۆن دینار پارە هاتووە، کەچی پەروەردەی کەرکووک بۆمان خەرج ناکات. سەردانی بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەش کراوە و توێتی کە تەنیا 1 ساڵمان بۆ خەرج دەکرێت. بۆیە ئێستا ژێمە ناچارین لە سەرگیرفانی خۆمان سەردانەکانمان ئەنجام بدەین. زۆر جاران سەرپەرشتیاران لە کاتی سەردانەکانیان تووشی ڕووداوی هاتچۆ دەبن، ئەمەش زیان بە ژیانی تایبەتیان دەگەێنێت و لە قوتی ژیانی خێزانەکانیان کەم دەبێتەوە. تقریبا بڵێ لە یان چەند ساڵێک 11 ساڵە 10 ساڵە هەلالێن پارە نییە، تەخسیس نییە. باشە ئێستاش حاليا هەموو سەرجەمی عێراقەوە وزارەتی مالیە ئەو ئجور ئیشرافیەی ئەطلاقی کردووە. محافظاتی جنوب هەمووی وەرێگری هەموو ساڵێک تەنها بەس کەرکووک چەند محافظەکە مهم بڕی بارەی هاتووە بە ناوی ئەزیراتی ئیشرافیە. حیسابی خۆمانە پارەی خۆمانە، بەڵام نازانم تربێتی کەرکووک هۆی چییە نایداتەوە پارەیە، ئەڵێ عاید بە ئێوە نیە یان تەشغیلیە هەرێ مشتێکی یعنی هۆی جیاوازە. ئێمە داوای پارەی خۆمانەکەین، حەقی خۆمانە، جدول ئەعمالمان هەیە، هەموو سەرمانگێکە ئەڕوا بۆ وزارە لە تەربیەش دائەنرێت. ئەمڕۆ بەیانی هەر نایدە، یعنی تر نازانم هۆی چییە، ئەیانوێ بۆ شتێترە کەس نازانێت. یعنی 11 ساڵە ئەڵێ تەنها حەقی خۆتەنە 1 ساڵێک 11 ساڵ لە کوێیە پارەکەی پارەی مناڵی خۆمانە، حەقی خۆمانە. لە دوورترینی شوێنێکی لە کەرکووک ئێمە ئەچین سەیاراتی ژیانی خۆمانشمە دامنان لە مەترسین وانە پارەی خۆمە حەقی خۆمانە بەس ئەوەنەی ئەمانوێ پارەکەش موجودە بەس سەرفی ناکەن.